لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ تاوەکو ئێستا ئەوە 82هەمین خۆپیشاندانی مامۆستایانی سلێمانیە بۆ جێبەجێکردنی 5 داواکاری کە تا ئێستاشی لەگەڵدا بێت هیچ کامیان جێبەجێ نەکراون. هەرچەندە بەشێک لە قوتابخانەکان بایکۆتیان شکاندووە بەڵام مامۆستایان دەڵێن بەرەی بایکۆت هەر بەردەوامە. هەوڵەکانمان لە بەغداد لە ڕووی دیبلۆماسیەوە سەرجەم حیزبەکانی تێپەڕاندووە و دووچاری حراجیەکی زۆری کردوون. هەروەها سکاڵاکانمان لە دادگای فیدراڵی لە قۆناغی کۆتاییدایە و پشت بەخوا مژدەی گەڕانەوەی پلەبەرزکردنەوە و بە بڕیارێکی دادگای فیدراڵی دەسەڵاتی چەتە سایەرێم ناچار بە جێبەجێکردنی پلابەرزکردنەوەکە. ڕێژەمان کەمترە 3-4 هۆکار هەیە. یەکەمیان سەرماکە، دووەم کە کاتی موچەیە، سێمیان ترس، چوارەمیان ئەوەی کە ئیمڕۆ پرسەی دەسەڵاتە، پرسەی حکوومەتە. خزمەتێکی زۆر مافێکی کەم، بەڵام ئەم حکوومەتە هەروە بۆی ناچێتە سەر حکوومەتێکی چەک بەدەست، حکوومەتی چەک بەدەستەکانە، حکوومەتی ڕۆشنبیر و مامۆستا نییە. مامۆستا و ڕۆشنبیر بەردەوامی لە بایکۆت لەبەر ئەوەی هەتا وای لەکەین کە حکوومەت ڕێزی مامۆستا بگرێ، ڕێزی ڕۆشنبیر بگرێ. خۆپیشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی دەستی پێکرد بۆ بەردەم دادگای سلێمانی و تابوتێکی ڕەمزی کابینەی نۆی حکوومەتیان بە کۆڵیان داداوە و دەڵێن حکوومەت مردووە و بە خاکی دەسپێرن. حکوومەتێک ئەگەر گوێ و چاوی هەبێت ئەم هەموو ناڕەزایەتی ئەبینێ کە نیەتی ئەبێ ئەوە بیکەیتە تابوتەوە و بیمرێنیت. یعنی ئەمە جەنازەی حکوومەتە؟ بەڵێ بەڵێ. دەتانەوێت بەم نەمایشە چیان ببینن بیبین و بزانن وایە حکوومەت مردووە کە ئەمەندە بێ ئەرزشن ئاوایان لێکا خەڵک. وەکو بایکۆت بەردەوامە، ئێستا شەقامەی سلمێنێکە بایکۆت بەردەوامە، بەڵام ئەوەی ڕاستیە قوتابخانەکان بەتایبەتی قوتابخانەکان ڕێژەیەکی زۆر لە سلێمانیا کراونەتەوە، بەڵام وەکو خوێندن ئەوە خوێندن نییە. یعنی ئەگەر ئێمە بڵین ڕێژەی لە سا 70 و لە 80 قوتابخانەکانی سلێمانی کراونەتەوە ئەوە ڕاستە، بەڵام ئەگەر بڵین حەقیقەتی ئەوە بڵین کە خوێندنی ڕاستەقی نەکراوەتەوە، خوێندنی حەقیقی ڕێژەکەی لە 100%. كان ئەو پڕی بێدەسەڵاتی حکوومەتە بەرامبەر بە مامۆستا و بەرامبەر ئەم هەڵوێستەی کە وەریان گرتووە، لەبەرەوەی ینی تر تەواو هەستەکەن دەرەقەتی وەزعەکەنیان مەجبور پەنایان بردوتە بەر هەڕەشە و گوڕەشەکردن. ئەسڵەن هەڕەشەکردن ئەو پەڕی بێدەسەڵاتی گەێنێ لەلای هەموو کەسێ، هەر لای ئینسانی ئەتیادی ژەروایە جاوەرە حکوومەت هەڕەشە لە هاوڵاتی بکە کەواتە ترسنۆکن. دوا بەدوای سلێمانی خۆپیشاندانی مامۆستایان و وانەبێژان و فەرمانبەران لە هەڵەبجە و ناوچەکانی دیکەش بەڕێوە دەچێت. سەرڕای بەردەوامی ناڕەزاتیەکانیش هیچ ڕووناکیەک بۆ چارەسەر لە ئاسۆدا بەدیار نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.